بەنامەکەی پارتی دیموکراتی کوردستان بڕیارەکانی پارتی ئەم پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز ئارینا لە کەلی ئەنجامی کۆمیتی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێرەوە لەگەڵماندا بەڕێزاری سڵاوتان لێبێتۆم کاتتان باش. هۆکاری ئەو بڕیاری پارتی چی بوو کاڵێن بەشداری هەڵبژاردنێکی لەم جۆرە ناکەین؟ کاتێ ئێوێ بەڕێزیش باش سپاس. بەنامەکەی پارتی دیموکراتی کوردستان کە دوێنێ لە مەکتەبی سیاسی پارتی دەرچوو بڵاو کرایەوە خۆی لە چەند خاڵێک دەگرێت کە خاڵەکان ئەگە بەڕوونی دیقەتی بدێ تەواوی ئەو بابەتانەی تێدایە کە پەیوەندی بە بەرژەوەندی باڵاکانی هەرێمی کوردستان و پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان و ئەو لێکتەنەگەیشتنەی چەند جارەی مابینی هەرێم و بەغدا و بە تایبەتی پەیوەست بە هەڵبژاردن و ئەو بڕیارانەی لایەن دادگای باڵای فیدراڵەوە دەردەچوو دەرحەق بە کۆی پرسەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی بە پرۆسەی هەڵبژاردن لە پەرلەمانی کوردستان درکردن بەو بابەتە و هەستکردن بە بەرپرسیارەتی پارتی دیموکراتی کوردستان بە پێویست زاندرەکە و بەیانە دەربکرێتن و پارتی بابەتی خۆی ئەعلام بکاتن کە نەچێتە ژێرباڵی تەواوی ئەو بڕیارانەی لە لای دادگای باڵای فەدرالی دەردەچیتن پەیوەست بە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. بەڵێ لە دوای بەیاننامەکەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان هەست بەوە کرا کە ئەم بڕیارانەی پارتی ئەم وەڵامەی پارتی باسوخواسێکی دروست کردووە، کاردانەوەیکی دروست کردووە لەسەر لە ناو شەقامی عراقی و وڵاتانی نێودەوڵەتی شۆگە چۆنە بینین یەک لە یەک لە قۆنسڵ و نێردەی وڵاتان سەردانی سەرۆک بارزانیەکەن لەگەڵ سەرۆک وەزیریان کۆبنەوە. لە ئاستی ناوخۆ هیچ هەڵوێستیەک هەیە بۆ بڕیارەکەتان؟ پارتی دیموکراتی کوردستان لە تەمەنی خەباتی سیاسی و چەکداری خۆیدا کۆمەڵێک تەجروبەی گرنگی هەیە و پارتی ئاسان نییە وەکو هێزەکانی تر لە بیرکردنەوە لە بەرەو پێشچوونی سیستەمی سیاسی حکومڕانی پارتی پێشخۆی بە باشی دەبینیتن و هەموو بەرچاوڕوونیەکی هەیە لەسەر کۆی پرسەکان لە عراق لە ناوچەکە و بە تایبەتی لە هەرێمی کوردستانیش لەسەر ئەم بابەتە پارتیش کەم بەیانێ دەرکردێ ئەکید بیری لەوە کردیتەوە کە ئەم بڕیارە پەیوەندیی گرنگی بە خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان وەیە. ڕنگدانەوەی بەیاننامەکە لەسەر ئاستی دەولی و ئیقلیمی و ناوخۆش بەڵێ پارتی پێگەیەکی گرنگە و سەنگی مەحەکە بۆ هاوشە سیاسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عراق و هەرێمی کوردستان و ڕنگدانەوەی زۆری هەبووە و ئەو هێزانەی کە چ لەسەر ئاستی عراق لە شیعە سوننا و لە هەرێمی کوردستانیش و خینەوە و بابەتی جۆرا و جۆریان بووە بەنسبەت هەرێمی کوردستان بەڵێ ڕنگدانەوەی هەبووە هەردوێنێ کۆمەڵێک پارتی سیاسی لە خوشک و برایانی پێکهاتەکان و هێزە نیشتیمان پەروەرەکانی تر هاتنە پاڵ ئەو بەیاننامەی کە پارتی دیموکراتی کوردستان دەری کرد و ئەوانیش ڕاگەاندراوی خۆیان بڵاو کردەوە کە نەستنە ژێرباری ئەو بڕیار و بابەتانەی کە لەلایەن دادگای فیدرالی عراق بۆ دەردەچێ و دەسەپێنرێ بەسەر هەرێم و پارتە سیاسەکانی کوردستان بەشدار نەبن. بەڵێ بڕیارەکانی دادگای فیدراڵی تەنها دش بە هەرێمی کوردستانن یان دش بە پارتی دیموکراتی کوردستانن؟ ئەو بڕیارانەی کە لە دادگای باڵای فیدرالی دەردەچی تەواوی دش بە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانە تایبەت بە پارتی دیموکراتی کوردستان نییە، بەڵام کە دەبینین دەرحەق بە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانە پارتی چۆن لە ڕابردوو دا کۆچکارێکی سەرسەختی مافەکانی خەڵکی کوردستان بووە و لە ئێستاشدا بە هەمان نەمەت و بە هەمان بەرخوداندا دیفاع لە هەرێم و خەڵکی کوردستان دەکاتن. بۆیە پارتی بوویتە واجهەیە ئەم بابەتە لەسەر پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان و بەرگریکردن لە هەرێم و خاک و خەڵکی کوردستان. بۆ ئەم بابەتەش ئەو بڕیارانەی کە لەلایەن دادگاوە دەردەچێت کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانیە پارتی بەرپرسیارەتی گەورەی لەسەر شانە بۆیە ئەم بەیاننامەی دەرکردووە بابەتی خۆی ڕاگەاند. بەڵێ لە دوای بڕیارەی پارتی کە باسی لەوە کرد ئەگەر بەم شێوەیە بێت ئەمان ئامادە نین هەڵبەشداری هەڵبژاردنێکی لەم جۆرە بکەن ڕەنگە هەندێک حیزب و لایەن بڵێن پارتی بەشداریەکان بەشداری ناکە ئێمە هەڵبژارد نەکەین، بەڵام پێتان وایە ئایا پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان و عراقیش بەبێ پارتی بەڕێوە چێ؟
خۆی تەجروبەی پێشتر زۆر وازەحا ئەگەرتی قەت بدەین لە هەڵبژارنەکانی پێشتر هیچ پرسێک بەبێ پارتی گوزەر ناکات لە هەرێمی کوردستان و لە عێراقیش هەر لە 2003وە لە دوای نەمانی ڕژێمی بەعسەوە کە پارتی وەکو هێزێکی گرنگ لە بەغدا ڕۆلی هەبوو جەنابی سەرۆک بارزانی وەکو کاریزما و سەرکردەیەکی دیار لە منتیقەکە و لە عێراق ڕۆلی گرنگی هەبوو بۆ پێکەنانەوەی دووبارە حکوومەتی عێراقی و داڕشتنەوەی دەستور و بۆ هەم بۆ گەلانی عێراق بۆ هەم بۆ هەرێمی کوردستانیش پارتی هێزێک کە لەناو وەکو باسم کرد لەناو کۆی هاوچە سیاسەکاندایە بێ پارتی دموکراتی کوردستان بەدیدی من نە هەڵبژاردن و نە سیستەمی حکومڕانیش بەڕێوە دەچێت پارتی ئەو هەموو هێز و ڕابەخۆبوونەی لەکوێ هێناوە پارتی هەر لە سەرتاوە کە پێش دروستبوونی پارتی دموکراتی کوردستان ڕێبازی پیرۆزی بارزانی باوەڕ بەخۆبوونەوەکی تەواوی هەبووە کە بەرخودانی کردیە بۆ ئەو گەلەی کە ئەمڕۆ ئەو قوارەی هەیە لەگەڵ دروستبوونی پارتی دموکراتی کوردستان پشتبەستن بە ئیرادەی بەهێز و بە ڕێبازەکەمان و بەڕابەر و سەرکردەی نەتەوایەتیمان جەنابی سەرۆک بارزانی بووە بەڵێ بەڕێز ئارینانە کە لێندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لە هەولێر و لەگەڵماندا بسپاس بۆ کاتێ بێمەتاندا